إن يكن غنيا أو فقيرا فالله أولى بهما. ئەگەر ئەو کابرایە کێشێشەی هەیە شاهیدیت هەیە بۆی دەوڵەمەند بوو لەبەر خاتری دەوڵەمەندەکەی شاهیدی بۆ مەدە نەوە بڵێ ڕۆژێ ئیشم پێی دەبێت کاکە دەوڵەمەندە بەخوا پشتی ئەو دەگرم لە هەڵسەنگاندنمدا دەڵام تۆ لەسەر حەقی لەبەر دەوڵەمەندێکت یان دەفەرمەگە یەکیان فەقیر بوو مەڵێ کاکە لەبەر فەقیریەکەی باش شتێکی پێ ببڕێ بەڵکو ئەم فەقیرەش ئیسفادەیە بکە وەڵا شایدی ناحەقی بۆ دەدەم وەڵای دڵم فڵان کەس باشترە لە فڵان کەس با ئەم فەقیرەش پۆستێکی دەستکەوێ با ئەم فەقیرەش معاشێکی دەستکەوێ خوا دەفەرمێن نە لەبەر دەوڵەمەندی دەوڵەمەند ناحەق بکە بە حەق نە لە ڕقی دەوڵەمەندیەکەی بڵێ کوڕە زۆری هەیە ئەو فەقیرەوە تا کەوتۆتە کێشە لەگەڵ یەوە کابرا بە ملیۆن دۆلار هەیەتی و کابرای کەش بە ملیۆن دینار هەیەتی والله لەبەر خاتی فەقیرەکە پشتی دەوڵەمەندەکە لە عەرز دەدەم خوا دەفەرمێ وامەکە مەڵە دەوڵەمەندەکە هەموو سەرۆت و سامانەکەی حرامە کوڕە کاکە خۆ هەمووی بە پارەی دزی پەیدا کردووە ئەوە لێگەڕێ بۆ خوا تۆ لەو شوێنەدا کە حەقی دەوڵەمەندەکە بوو لەم مەوقیفەدا دەبێ حەقی دەوڵەمەندەکە بدەیت ئەو هەژارەش با هەژار بێ نابێ بڵێ بەڵکو شتێکی دەستکەوێ بەهۆی قسەیەکی خێری منەوە مادام حەقی نییە قسە خێرەکە بۆ هەژارە مەکە فالله ئەولا بهما خوا لێیان نزیکترە خوا بۆ خۆی دەزانێت چۆن تۆڵە لە دەوڵەمەندی ستەمکار چۆن حەق بۆ هەژاری داماو دەکاتەوە ئەوە بیسپێرە بەخوا تۆ لەبەر خاتری خەڵک خوا لە خۆت مەڕەنجێنە دوایی هەر سوپاسیشن ناکەن ئەوە لەبیر دەچێتەوە بەڵام تۆ لای خوا گوناهبار دەبی یعنی ئەم تەرازوی عەدالەتی خوای پەروەردگارە لەسەر زەویدا نابێت لەبەر خاتری هیچ کەسێک لە کەدار بکرێ نە لەبەر خۆت نە لەبەر داک و بابت نە لەبەر منداڵ و خزم و کەس و کار و هاوبیرەکانت نە لەبەر دەوڵەمەندی فڵان کەس نە لەبەر فەقیری فڵان کەس لێگەڕێ ئەم تەرازۆ با ڕێک بێ فإن تلوا أو تعرضوا شاهديك اللاب وحقك الدزاني لارد كردوا زمانت قوري وك خوينت قلت أو تعرضوا يعني بشتت يكدو كتب بخوا من حق من يخوم لو شيئين آدم فإن الله كان بما تعملون خبيرا وخوا شارزاب وإيه وديكن واتوها رشي خوايا خوا رجت والله اللي دكاتوا زمان بقوري للشاهدي دا بتكرن ببارا ياخد شاهديك هر ندي حقی کەسێک بەهۆی ئەو شاهیدی تۆ فەوتێ خوای گەورە شارەزایە بەوەی کەوا تۆ کردوتە و ئەچیتەوە دیوانی خوای پەروەردگار